سڵاو بینەران کەسانێکە جارجار لە وایبەر تەلەگرام فەیسبوک یوتیوب تویتر شەبەکە 1 2 3 4 5 BBC وەڕەزە بن من شاهۆ مەحموودیم بەرنامەی چراسوورتان پێشکەشەکەم. بەرنامەی چراسوور باس لە ڕووداوە خۆشییان ناخۆشەکان نە بەڵکو باس لە ڕووداوە جالب و سەرنج ڕاکێشەکانەکە. ئەنجەزا هازا لە خزمەتتانە عەرزکەم کە شەونم عەبدوڵڵازادە لە شەقامی مدەڕسی شاری ورمێ درایە بەرچەقۆ و دەست بەجێ گیانی خۆی لەدەستە. گیان لە دەستانی سێ شارەمەندی کرماشانی بەهۆی نەشتی گاز دایکێک و ئەم مهندسانە کارەکەیان بۆ مهم نییە هەر گەرێکیانە فوڵەکان وەرگرن و ماڵەکە تایید کردن. بازاڕی تاناکۆرای شاری سنە بە هاوکاری هێزە ئینتیزامیەکان و ئیدارەی شارەداری شاری سنە بە دوای تاقیکردنەوەی موشکی بالستیکی سەودە لەلایەن کۆماری ئیسلامی نوێنەری ئامریکا لە ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان هۆشداری بە بەرجامی خۆ تایید کرد. بۆ ئاخر موشەکە ئێران دوای ئەمریکا لەسەری قساگە کە موشکی خستیە. حوسێن موقتەدایی ئوستانداری خوزستان ڕایگەیاندووە کە 90,000 منداڵی بەجەماو لە خوێندن لە ئوستانی خوزستان بوونی هەیە. وەزارەتی پەروەردە ڕایگەیاندووە کە ڕشتەی عولوم ئینسانی حەزف ناکەین لە خوێندن. خۆیانی نازانن چاکەن هەرێ نین لەسەر خۆیانەوە ڕایگەین حەزبیەکەین ڕایەن حەزبی ناکەی. بەڕێوەبردننی وردووی تێکەڵی کچ و کوڕ مەمنوع ئەو خەلاف ئوردو مختلفنەوە ینی کوڕەتە کوڕە بچێ کشەتە کچە بچێ بە ئوردو. ماکێتی قەڵای سەردار لەلایەن هونەرمەندی شاری بۆکان و ساز کرابوو ون بووە و هیچ لایەنێک پەیوەندیدار وەکو شارەداری و هەروەها شۆرای شاری بۆکان وەڵام دەرەوەی ئەم ونبوونە نین. لە یەکێک لە نەخۆشخانەکانی شاری قوروە لە کاتی نەشتەرگەری بەهۆی هەڵەی پزیشکی منداڵێک تەمەن 5 ساڵ فەلەج دەبێت. خونه‌ی ما دوره پشت کوها یه صبوره پشت دشتا یه تلایی پشت صحرا های خالی خونه ماست اون بره آب اون بره موجای بیتا پشت جنگلای صرفه توی رویاست توی خواب. لە خزمەتان عەرزکەم کە ماکتێک لەلایەن هونەرمەندی خۆشەویست و جوان ئەمری شاری بۆکان کاک کەماڵ عەزیزی دروست کرابوو. ئەم ماکتێک بوو لە قەڵای سەردار. قەڵای سەردار هیچ کە خۆیان ڕوخان کاک کەماڵ عەزیزی وەکو لاوێک وەکو هونەرمەندێک کە تا ئێستاش دەورەیەکی پرۆفێشناڵی عەجیب و غەریبی نەدیە و جوانترین ماکتەکان دروستەکە ماکتێکی لەم قەڵا دروست کرد. پێشکەشی کرد بە خەڵکی شاری بۆکان. بڕیار وابوو کە شارەداری و شۆرای شاری بۆکان ئەم ماکتە لە کاک کەماڵ تەحویڵ بگرن و لە تەبەقەی خوارۆی پاسات شارەداری شاری بۆکان بە حاڵەت پێشانگایەک ئەم ماکتە پیشانی خەڵک بدرێت. تەعەجوب بوو شۆرای شار بۆکان شارەداری بۆکان گەرێکیانە هەوڵێکی موسبەت بن. بەڵام بە دوای چەند ڕۆژ ڕاگەیەنرا بە کاک کەماڵ عەزیزی کە کاک کەماڵ ئێمە گەرەکمان بوو ماکتەکەی تۆ پیشان خەڵک بدەین گەرەکمان بوو لە عموما نیشانی بین بەڵام بەداخەوە ماکتەکە و لەلایەن ئێمە ون بوو بە دوای ئەوەی کە ماکتەکەی کاک کەماڵ عەزیزی ون بوو لەلایەن ئیدارەی شارەداری یان شۆرای شاری ئەو شارۆ هیچ لایەنێک پەیوەندیدار یانە هەردوو ئیدارە و ئیدارەکان تر ئەسڵەن هیچ لایەنێک پەیوەندیدار پەیگیری بەم قەزیە ناکات و ئەمەش ناڕەزایەتی کاک کەماڵ و خەڵکی شاری بۆکانی لێ کەوتووەتەوە. بەڕاستی ئێمە دەرکەکەین ئێمە ئەزانین کە چەندە ناخۆشە ڕۆژەکان و مانگەکان و ساڵەکان خەریک بەرهەمێکی هونەریبی لۆ دووە بەخاتر ئیشتبایەک ئیسا ئەمدی یا سەهوی فەرق ناکە بەخاتر یەک دانە ئیشتبا بڵێن پێت بەرهەمەکە و گوم بووە. ئێمە کاک کەماڵ دەرکەکەین دەستخۆشی خۆمانی لێ ئەەکەین بەڵام بەڕاستی ئیدارەی شارەداری شاری بۆکان
شۆراکانی شاری بۆکان بەڕاستی ئەم کارتانە کارێ دروست نییە، هەرچێ لەم کارانە بکەن زۆرتر لەلایەن خەڵکی شاری بۆکانەوە منفورە بن. ئەگەر دانێ یەک دانە مناڵ لە کارمەندەکانی ئیدارەی شارەداری یەک دانە نەقاشی بکێشێت ئەبێت 2 ڕۆژنامە چاپی کات و 4 دانە بەرنامەی تلێڤیزۆنی بنێرێ. بەڵام وەختێک لاوێ بەرهەمێکی هونەری ئاوا دروستەکات ئەبێ ونی کەن یا بیدەن بە ونبوونە. بەڕاستی من بۆ ئاگاداریتان ئەمە بێژم ئەندامانی شۆرای شاری بۆکان ڕۆژ بە ڕۆژ لە بەرچاو خەڵکو منفورە بن، کارمەندانی شارەداری شاری بۆکان ڕۆژ بە ڕۆژ لە بەرچاو خەڵکو منفورە بن و بە بۆن خەڵکۆ هەست کە ئێوە هەان لەوێنە جوانێک بۆ گشتە ئەنێرژیە بۆ گشتە پتانسیڵە بەرهەمێکی بەرهەمهێنا ئێوە بە بەهانەی ونکردن وندان. بۆ جارێکی تر لە کاکەماڵ دەستخۆشیەکەین و هیوادارین کاکەماڵ هەمیشە بەردەوام بیت و هیچ شتێک نەبێت بە کێشە بۆت و نەبێت بە ئوفکاری. پشت اقیا نوس آبی پشت باغا یه گلابی اونور باغای انگور پشت کندو های زنبور خونه ما پشت ابراز اونور دلتنگی ماست ته جاده های خیسه پشت بارون پشت دریاست. لە خزمەتتان ئارزکەین کە ئەم بەرنامە تەنزیمەکەین بۆ ئەوەی کە جاروبار پێکەنینێ بێت بەسەر لێوەکانتانە، بەڵام بەڕاستی بڕێک ڕوودا و ڕوو ئەدا کە ئەو شتە لە ئێمە ئەگرێتەوە بەڕاستی ناتوانین باسی نەکەین. ئوستانداری ئوستانی خۆزستان ڕایگەیاندووە کە 90,000 دانە مناڵ لەو ئوستانە نەخوێندەوارن و لە خوێندن بەجێ ماون. یعنی 90,000 مناڵ ساڵانێتر 90,000 دانە خانەوادە پێکتێنن و 90,000 نەفەر بێسەواد 90,000 بنەماڵی بێسەواد مناڵیانە بێت و ئەمە ئەگەر کەسێک کەمە دڵسۆز بێ ئیرادە بەلای. ویسە ئەمە هیچ ماوەیەکی لەمە پێش ئوستانداری ئوستانی سیستان و بەلوچستان ڕایگەیان کە 100,000 نەفەر نەخوێندەوار یان کەم خوێندەوار لەو ئوستانە بوونی هەیە. ئەمە فقط 2 پارێزگا بە یەکۆ نزیک بە 200,000 کەس نەخوێندەوار، نزیک بە 200,000 کەس کە لە سەرەتاییترین مافەکانیان غەدریان لێکراوە. چەند هۆکار سەرەکی هەیە لە نەخوێندن بەجێمان لە خوێندن و نەخوێندەواری. 1 فەقرە دەستکورتی لە مەسایل مادی، 2 نەبوونی ئیمکاناتە و 3 بڕێک مەحدودیەتە لەلایەن بنەماڵەکان. لە کوردەواریشە ئەم ئامارە بوونی هەیە، بەڵام تایسە هیچ لایەنێک ئامارێکی ڕسمی و فەرمی و موەسەقی نەداوەستە دەرەوە. بەڵام ئەمە واقعیەتێکە کە لای ئێمەش نەخوێندەوار بەجێماو لە خوێندن یان کەم خوێندەوار بوونی هەیە. بەڵام جیاوازیەکە لەناو نەخوێندەوارەکان ئێمە و نەخوێندەوارەکان شوێنەکانتر بوونی هەیە. ئەوەیە کە خوێندەوارەکان ئێمە تەنیا هۆکاری فەقر نییە، تەنیا هۆکاری نەبوون ئیمکانات وەکو مەدرسە و جادە و ئەم شتانە نییە، بەڵکو بڕێ هۆکار تریشی هەیە. سەرنجتان بۆ بینین کلیپە ڕاکێش. سڵاو، ئێمە ماڵمان لە مەیدانی مینە. سڵاو، ئێمە قوتابخانەکەمان بوخاری نییە. سڵاو، ئێمە گەمەمان ئەکرد. سڵاو، ئێمە ماڵمان لە مەیدانی مینە. ئێمە بزستانان، ئێمە قوتابخانەکەمان بوخاری نییە. سڵاو، ئێمە لە ئاگردا سووتین تەقیەوە بەسەرمان. سڵاو، ئێمە بزستانان، ئێمە ماڵمان لە مەیدانی مینە. سڵاو، ئێمە قوتابخانەکەمان بوخاری نییە. سڵاو، ئێمە گەمەمان دەکرد مین تەقیەوە بەسەرمانە. سڵاو، ئێمە بەزستان زاتمانە بڕۆین بۆ قوتابخانە. سڵاو، ئێمە لە ناو ئاگردا سووتین. سڵاو، ئێمە لە ئاگردا سووتین. هەڵی یاریمان هەیە بەستان بۆ دوولێ. هەڵی یاریمان هەیە بەستان بۆ دوولێ.
بەڵێ ئەو جۆرە بینیتان خۆتان تێگەیشتن و باشتر لە ئێمەشەزانن. هیوادارین کە نەبیسین و نەبینین لەم جۆرە ڕووداوانە بەڵام ئەبیسین و ئەش بینین. بەڵێ ئیسە بزانین ئەم شەپۆلە نەخوێندەواریە کولەن لە ئێران ئابوونی هەیە یا سێ چواردانە ئوستانن. دەنگ ئای ئەرشاد ڕئیس دانشگاه شیراز بخەسەر بزانین کوڕەکانی چکار. سه فرزند دارم، دوستاشون دانشجو هستن. الان دارن در آمریکا تحصیل میکنن. ئای بەرخورداری ڕئیس دانشگاه علم و صنعت. پسرم اصلا خارج از کشور تو رشته MBA تقریبا کارهای مدیریت مالی. ئای صدیقی معاون وەزیر علوم. بچه‌های ما در خارج از کشور مشغول هستن رشته مدیر. بەڵێ ئەمە کوڕ ئاغازادەکان بوو کولەن گشتیان هەن لە ئەمریکا و ئوروپا مدیریەتە خوێن و گەرێکیانە بێن و مدیریەت بکەن. ئەزانن چی کولەن فەرقی هەیە، کولەن فەرقمان هەیە، کولەن فەرقیان هەیە. ئەو شتانە کە لەلایەن ئێمەوە ئەرزشە وەکو بوونی ڕشتەی علوم ئینسانی لە قوتابخانەکان و زانستگاکان لای ئەوانە ئەرزش نییە و ناهەنجاریە. ئەو شتانەوە لای ئەوانە ناهەنجاریە وەکو بەڕێوەبردن کۆڕەکان و مەراسمەکان و ئوردووەکان لای ئێمە هەنجارە. کولەن هیچ شتێکمان بەیەکەوە ناخوێنێتەوە. با یه بغض و یه چمدون رفتن از پیش آدمای نازنین و مهربون. خونه ما دوره دوره پشت کوها یه صبوره پشت دشتا یه تلایی پشت صحرا های خالی. خونه ماست اونور آب اونور موجای بیتا پشت جنگلای ضربه توی رویاست توی یه خواب. ڕۆژی هەینی 5 سەرماوەست مناڵێکی تەمەن 5 ساڵ بەناو سەدرا لە بیمارستانێک لە شاری خومێنی شار ئەڕوات بۆ بەخیەکردنی زەخمی ژێر چەناکەی. بە دوایەوەی کە بەخیەیەکەن و کادر و پرسۆنەلی بیمارستانەکە زانن کە ماڵ سەدرا توانایی پەرداخ پوڵ ئەو بەخیەیان نییە، بەخیەکان لە ناو دەم ئەم مناڵە 5 ساڵە دەرتێرن و بەدەم خوێناوی و ڕەوانەی ماڵیەکەن. هاوکات مناڵێکی 4 ساڵە لە یەکێک لە بیمارستانەکانی شاری قوروە بەهۆی هەڵەی پزیشکی لەلایەن دکتور و پرسۆنەلی ئۆتاق عەمەڵ بۆ هەتایە فەلەج دەبێت. بەڕاستی بەداخەوە هەر مانگێک یەک جار فەسادێک و گەندەڵیەک لەلایەن بنەماڵە و کۆمەڵگای پزیشکی ئێرانەوە بڵاو دەبێتەوە. تەواو گیانلەبەرەکان بە دوای مردنیان جەستەیان فاستە بێتەوە، بەڵام بڕێک لە گیانلەبەران بەر لەوەی کە بمرن جەستەیان فاستە. لە خاس تا خراپ کۆمەڵگای پزیشکی دەبێت لە مقابڵ ئەم ئیتفاقە شەرمەندە بێت، خاسەکان بۆ ئەوەی کە ئوسوڵ ئەخلاقی نابەنە بەرەو بێدەنگن لە بەرابەر ئەم ڕووداوانە، خراپەکانیش بۆ ئەوەی کە بوون و هۆکاری ئەم نوع فەسادنە لە کۆمەڵگای پزیشکی ئێران. لەم پەیوەندەدا هاوڕێ کامران فیلمێکی ئامادە کردووە سەرنجتان بۆ بینینی ڕاکێش. خب خانم مشکلشون چیه؟ آقای دکتر بیمار دچار آتروسکلروزیس شده. خب این چی هست؟ رگ‌های قلبش چربی گرفته. واریز کرده عملش کنی؟ نه آقای دکتر هنوز پولی واریز نشده. خب عزیز من شما مدارکتون تکمیل نیست، تشریف ببرید مدارکتون تکمیل کنید بعد بیاین عملتون. من دکتر مدارکم کامله 1,700 هم میخوام به حساب بیمارستان. خب عزیز من
1,700,000 تومان فقط بستری قبل از اتاق عمله. خب باشه مشکلی نیست، شما بفرمایید چقدر میشه من پرداخت کنم. 18 میلیون تومان. 18 میلیون تومان؟ دکتر من ندارم اینقدر پول. خیلی خوب میتونید تشریف ببرید هر وقت پولتون آماده شد بعد بیاد من عملتون میکنم. نه دکتر خب منظورم اینه که میشه یک ذره تخفیف بدیم به. ببین عزیز من خواهر خودم هم که عمل کردم همین مبلغ رو ازش گرفتم. عوضش عمل بسیار خوبی میشه. میتونی بعدش بری والیبال بازی کنی. خب نه دکتر باشه میدونم ولی خب من ندارم، من کارمندم. این میشه یه مقداری کمش کنی. خب ببینید من میتونم بازش کنم. عمل کنم خودتون ببرید خونه بدوزید 15 میلیون تومان میشه. دکتر خودم بدوزم نمیتونم که. بسیار خوب میتونم باز کنم عمل نکنم ببندم 11 میلیون تومان. ای خب دکتر من قلبم مشکل داره، باز کنی عمل نکنی که فایده نداره. ببین عزیزم میتونم باز کنم خودت عمل کنی 8 میلیون تومان. خب دکتر من که بلد نیستم، کار خودتونه. بسیار خوب میتونم باز کنم عمل نکنم رگاتو هواگیری کنم توشیری کنم 6 میلیون تومان. زیاد. خیلی خوب پس من هواگیری نمی کنم فقط فوت میکنم 5 میلیون تومان. دکتر فوت خب من ندارم اینقدر پول. خب ببینم چقدر داری؟ من نهایت 1,200,000. بسیار خوب من با این پول میتونم فقط بیهوشت کنم. دکتر ببین اگه قول بدم خودم بیهوش شم چی؟ اگه خودت بیهوشی 600,000 تومان میگیرم ازت. دست درد خوبه؟ بسیار خوب پس خانم آمادهش کنید برای عمل. خودش بیهوش شد. ئەمە ئادرس فەیسبوک بەرنامەی چراسوورە ئێوە توانن ڕەخنە و پێشنیارەکانی خۆتان بۆ دەوڵەمەندترکردنەوەی ئەم بەرنامە بۆ ئێمە بنێرن یان ئەوەی کە عەکس و فیلمەکان خۆتان بۆ ئێمە بنێرن و ئێمە بڵاو بکەین و تا بەرنامەیەکی تر و چراسوورێکی تر کات و ساتێکی